کاک ماریجان بەخێر بێخ زۆر سپاس بۆ جەناب. زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لێرەی لە ڕوانگە لە پۆدکاستی ڕوانگە لەگەڵ گەنجینەکەمان جەنابشیشی لە گەنجینەکانی ئەم نیشتیمانە. چاوتان ماجەکەم زۆر سپاسانەکەم دەمێکە وادمانناوە ئەراوەڵا ئەجنام من ئەگەر دیقەت بەی زۆر لە چاو پێکەوتن و لێدوانەوەمانە بۆ خۆم دوورە پەیرس ڕاستەوەڵا دەستوە بەڵامی تجاری وە هەیە نەگەر جەنابیشان زۆر برادری کەژەوە نە پێ دەڵێت و کۆنیژە بێت حداژە بێت عیبن ڕاستە دڵی بشکێنی وەڵام ئەمە عدماوە گرتەوە ئیتر ئیشاڵڵا قوربانی چاوتان ماجەکەم دەستخۆشتان لێەکەم بە هیوایی ئەوەینکەوە لە پۆدکاستی ڕوانگە خزمەت بە هەمووچین و توێژێ بکات و بە تایبەتیش هونەرمەندان ئیشاڵڵا پێمان خۆشە ئێمەش پۆدکاستی ڕوانگە هەر نەماتێکی شێوازێکی ئیشکردنی هەیە بەبێ جیاوازی کارەکە لەسەر چین و توێژەکانی کۆمەلگا پەیامەدا بە گەنجان سەلامەت بیا خۆ دووبارە بەخێر بێەوە کاک ماهیر ئێمە ئەچینە ناو ژیانی هوەری تۆ دوای ژیانی تایبەتی مەبەستم چیرۆکی ژیانی خۆتەوە هەنێ ئەزمون هەیە کە پیای تێپەڕێوی ئەوجە باسی کۆمیدیا و ڕخنەی کۆمیدیا ئەوانەکەم بەس حەزەکەم بە پرسیارێک دەست پێکەم زۆر جا پرسیارم کردو لە میوانەکەمە تەمەنەما تەمەند درێژ بیشاڵان زیگی سەر 6 ساڵی پڕ لە چی وەڵای ئەتوانم بڵێم 6 ساڵی پڕ لە نەهامەتی ناخۆشی زۆر جاجاری وا هەیە کەوتن و هەسانەوە و ئەتر جابەجارە شەڕی دەسەویەخە و بە تایبەتیش کە تۆچتە دنیای هونەرەوانێ بەڕاستی چونکە ئێمە فتری مناڵیمان کاگەحمە جۆڵەشتێکی جوانی وی بە حیاتی ئاوات بە مناڵیم ناخوازم تەسەور کە زۆربەی زۆرمان وابووی و منی ژێکێکم لەوانەی کە هەمان قسەی ئەوواڵێم چونکە ئێمە هەر لە مناڵیەوانەیە زۆر سانسۆرێکی زۆرمان لەسەر بوو کە زۆر شت هەیە و دەما عادەت و تەقالید و ئیتر مەسەلا ئەو ڕێزی گەورە و بچوشی و ئەمانە هەبوو ئەوە نەبوو بەس لە ماڵەوانێت تۆ سانسۆرە لەسەر بێ یان چاودێری بکەن لە دەریشەوە تەنانەت دراوسەکانیش مەسەلە بۆیان هەبوو مەحاسەبە بکەن لەبەرەوە فترەی مناڵی ئێمە بە تایبەتیش من کە لە 72 دایکم ئەمری خوای کرد بەڕاستی قۆرز بوو بۆ من لەبەرەوە من تەلەبەی پێنجی ابتیدایی بووم و تر هەتا مەرحەلەکانم هەمووی بڕی و ئەتە دوایی چوومە پەی مانگای هونەرە جوانەکان ئەتوانم بڵێم لێوانێ دوای ئەوەی کە هاوسەرم پێگەێنا چوومە دنیا هونەرەوانێ ژیانم ئەتوانم بڵێم گۆڕانکاری بکی بەسەرا هاو بەڵام ئەویش هەر بەدەر نەبوو لە کۆمەڵێ گیر و گرفت و مەشاشیل و دژایەتی کردن و بەڕاستی چۆن بڵێ منافەسەیەکی نادروست بەڵام ئێمە جۆمان ناوەتی و ژیان ژناوەسێت و بێ بەردەوام ئەگمای تۆ ئەکتەرێکی لە بواری کۆمیدیا کارەکەی زیاتر حەزەکەم شتێک بزانم لە مناڵیە باسی مناڵی و کرد هەر لە تەمەنی مناڵیە ئەو کۆمیدیا هەبوو ینی قسەی خۆش و ئەوانە ئەو هەستی پێکرد لە مناڵیە من لە بیرم نییە کە لە پێنجی ئیبتیدایی ئەوانە بوو مێمە لە ماڵی مە تاقێکە بوو تاق پەردەیشان پیا بوو بازە شتێکیان تێکرده بوو ئەچوومە و تاقم شتەکانم لا بردووە لە خۆم و پەردەکەمدایە و لامە برد و تەمسیلمە کرد بە مناڵی مەسەلا جاری وا بوو خوشکەکان میابراکان یا باوکمە دەی بزانین چی بێ یعنی حسێکی مناڵی زۆر خۆش بوو من هەر لە مناڵیەوانێ بە تایبەتیش کاتێک کە ئەچین بۆ سێری و فیلمانە ئەهاتی نەوانێ ئەوەی لە فیلمەکە ئەمان بینی هەوڵمانەیە تەقلیدی ئەجا شتێکی خۆش بۆ باس کە من زیاتر بڵین کەم فیلمی حەرب و ئەمانەشیم بۆ مناڵی و فیلمی هندی و ئەوانە هەبوو ئەساب و ئەوە کە هاتمەوە بۆ ماڵوانێ مناڵانی گەڕەکم کۆوە کردەوانی و هەر لە خۆمانە تۆزێک کەڵکم دروزە کرد و ئیتر جلمان لەبەرە کرد و چیسەی زەرف هەبوو زەرفی کاغەس ئەچوم خۆڵم تێ کرد لەگەڵ ئەو کاتە باوەڕ و قەناعەتێ هەبێ میزەڵانم ناتۆزیە ڕەنگم مەکرد لای حاجی عارف ئاوم تێ کردووەم بەستووەم خسەمەی هاوڕێکان بوانێ
شەڕمانە کردەمەوە جەماعەتی ئێمە کوڕازا کەیرویەوە خایدەکان لەو بەرەوانیەوە ئیتر بەم جلەوانێ ئەم چیسە خۆڵم بۆڵیان سەرچای هەمویانم کردبوو بە تۆ ئازای ئەنگامیانم کردبوو بەڕێک وەڵا ڕۆژێکیان سەیرم کردنی و دراوسێمان هاتە سەری وتیەوە چی تۆ چی لەم ناڵانە کردووە وتم چیم لێ کردو وتی هەموو سەرتاپا کردوون بە خۆڵ و وتی ئەگەی هەموو جل و بەرگ و فالینەکانی کردووە بە ڕەنگ ئەمە چییە وتمە فیلممان کردو هەر بە و وتی حربی چی ئەی خۆت بۆ پیس نەبووی وتم خۆم کوڕازاکەم نابێت پیس کوڕازاکەم هەم ئەم ناڵانە سەرتاپا لە خوم ناوە لە ڕنگ ناوە کەچی خۆ قەترەیەکرد پێوە ئەجا مەقسەدم چییە یعنی ئەو حسە مناڵی زۆر خۆش بوو کە تۆ چی لە فیلمەکە بینی تەوانێت تەقلیدیەکەی توانێت ئەتر ڕاستیەکەی کە لە بڵین سێی ناوەندی دەرچووم ئەو کاتە هاوڕێی ئازیزم کاگارازی تەیبی بەقاڵ بە ڕەحمەت بێ ڕۆژیشان لە دارە تەڵەبە بووین لە حەوشەکە پێی وتی کۆمەڵێ قسەمانە کرد و نوقتە شتووەمانەمە کرد وتی وەڵای مایر تۆ بەس بۆ ماحەت باشی تۆ بچۆرە بەشی قسمی شانۆ بەشی شانۆ ئەو یەکەم کەس بوو کەواهانی منیە چوومە بەشی شانۆ ئیتر لەوێوانێ لە یەکەم ساڵمانێک کە لە 1970ەوە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شانۆ بە بەردەوامی ساڵی ڕەوەکە نەبێ کارم نەبووە الحەمدوللا تا ئێستا بەردەوام لەبەرەوە کۆمیدیا بەلای منەوانێ زۆر خۆش بوو هەرچەنە من لە ماحەدا کاری جدیمە کرد لە هێک ئیشەوانەی برادەرێکم کاک عەبدوڵڵاه ئەحمەدسێن بوو ئیشێکی بووی چی خۆ بوو بیرەوەری وتی تۆ برادرێک پرۆڤەیە کرد دەورەکەی نەیەتوانی بێنێ منیش هەسام تەمسیلەکەم بۆ کرد نواندنەکەم بۆ کردومانە و وتی تۆ ببینە مایر کە ڕۆڵەکە بینی وتی وەڵای مای حەق نییە تۆ ئیشی جار بکەی هەر حەقە ئیشی کۆمیدیا بکەی ئیتر لەو کاتەوانێ زیاتر بڵین بایەخم بە بواری کۆمیدیاکەیە چەنە کۆمیدیا کاریی قورسە هەموو کەسێ ناتوانێت کاری کۆمیدیا بکات لە هەموو دنیا شاوایە لە هەموو دنیا گەر دیقەت بە تەرەکانی کۆمیدیا بە پەنجەی دەزەژمێرێن کۆمیدیا هەرەوە نییە قسە فڕێبەی لە کاتێکدا خۆت جۆر لە خۆت بێ بزانین چی ئەڵیت و لە کاتێکدا تەرکیسێ لای بینەرەکەش بێ بزانین چۆن پێەکەن ئەمە زۆر خراپە ئەمە کۆمیدیا نییە بەڕاستی کۆمیدیا حەسە کۆمیدیا جوڵەیە جەستەیە پەیامە مەسەلا حیوارە تۆ چۆن نەتوانی ئەو حیوارانەی کەوا لە ناو دەقەکایە چۆن ئەتوانی ترش و خوێی بکەی بەڕاستی ئەوە نییە کۆمیدیا کارێکی ئەمەنە گران و ئەمەنە قورسە ئەبێت تۆ بە زۆر شێوەیەکی زۆر زانستیانە مامەڵەی لەگەڵا بکەین داخەوانێ بەس ئێستا زۆر کۆمیدیا لەو ئاستان ڕاست ئێستا بە شێوازێکیە ئەچینە سەر ئەو بابەتانەش بەس کاک مایر هەر ئەو سەردەمی مناڵیانی ئەتوان بڵێم کۆمیدیا لە خۆڕسکی تیاتە بۆ خۆت بەتاکید چونکە ئەزاین چۆنە کۆمیدیا وەکوتم کارێکی قورسە ئەگەر لە ناختان نەبێت و لە مەوهیبەیەت ینی توانایەکە لە خودی خۆتان نەبێ ناتوانانی تۆ کۆمیدیا بە ئاستێکی باش پیشان بیت ڕاست لەبەرەوە حەزی خۆم بووە زانیومە هەم لە کۆمیدیا و هەم لە ئیشی جادیشە تاقی کراومەتەوانی و هەردوو ڕۆڵەکەم بینیوە و ئارەزوی خۆم وەڵا ڕاستە بێگومان دیارڕێیترۆ جەنابێ کۆمیدیای جەنابە بەناوبانگە و جەناب شێکێکی لەوانەی کە توانین بڵێن لە کۆمیدیا ئێستا لە کوردستانە هەموو ئەڵێن مایر حەسەن لە بابەتی کۆمیدیا من ئیشەکانم لە ئاستێکە یاتوانم بڵێن ئەزانی سەبەبەکەش چییە ئەوەیە کە تۆ کارێگەکەی مانەوەی ئەو ئیشە لە زاکیرەی خەڵکە کە مایەوانێ مانای وایە کارەکەت سەرکەوتووە بەڵام ئەگەر شتێک کە تۆ تەقدیمی پێشکەشیەکەیت و کە نەمایەوە لە زاکیرەی خەڵکە ماناوای کارەکە نەچۆتە ناو دڵی خەڵکەوە بە قۆڵی نەچۆتە ناو نەخێری سەرزاری نەخێر وەڵا شتەکانی ئەوە هەمووی قۆڵە الحەمدولله ئیشەکانی زۆر باشە پەیامی جوانی لە پشتەوە کارێکی کۆمیدیا بووە ینی قسە فڕیان نەبووە بەڕاستی ڕاست هەمووی پەیام بوو چونکە کۆمیدیا سەیریکە تۆ هیوارێک دەتوانی بە دەشیەوە ئەدایکی دەربڕینی بۆ بکەیت بەڵام تۆ پێش وەخت ینی باگراوندی ئەو هیوارە چییە کە تۆ نواندەری لەسەرەکەی دەربڕینی بۆەکەی چونکە وەکو پێم وتی هیوارە کە بە دەشیەوە لەسەر و دەشیەوە زیاتر تۆ ئەتوانی دەری بڕی هەرێکیان بە جۆرێک
لەبەرەوە بێت تۆ لە مەفهومی حیوارەکە تێبگەی لە دیالۆگەکە بە تەواتی تێبگەی بزانی مانای چییە ئەنجا تۆ ئەتوانی کۆمیدیاکە بکەی بەبەریە بەڕاستی ڕاست ئەوجا بێمەوە باسی مناڵی و کرد کاگمایر لە گەنجیە تەمان باسی لە دوای تەمەنی مناڵیەڵم لە گەنجی ئەکسەر بە ئەکادیمی دەستی پێ کرد لە بابەتی شان و هونەرۆوانە و چویتە ناو ئەکادیمی هیناوان و خوێندووە چکە زۆر گەزەڵەن کاگمایرن مەسەن نەی خوێندووە هەر خۆرسی تیایی بۆ مەسەرەن ئەزمموی زیاتر بەس تۆ بە ئەکادیمی خوێندوتە جا با یەکشت با پێ بڵێم من قەت احتیمادم نەکردووە سەر ئەوەی کەوا خوێندکارێکی پەیمانگا بم بڵین لایەنی خوێندنەکە پەیمانگا منی دروست کردبێن نا یعنی هەر هەیە زۆرمان هەیە لە پەیمانگاژە خوێنێت و بەڵام سەیرەکەی ئەکتەرێکی باش نابێت باشی لێ دروست نابێت بەڵام من احتیمادم نەکردوتە سەرەوەی کەوا بڵێ من بە شێوەیەکی ئەکادمی پەروەردە بووم خوێنمە لەوانەیە بە هەموو تەمەنم پێنج سەرچاوم نەخوێن بۆتەوە لەسەر بوارەکەی خۆم کە من نەخۆی نەقسە لە منە بەڵام وەکو ئەوەی کەوا من لە پەیمانگاش بووم من زیاتر بایەخم بە ئەمەلیەکەی بە کردارەکەی ڕاست چونکە ئەوەی کە تۆ دروستەکە ئەگەر توانەکەت تیابێ ئەو ئەزمونەی ئەو تەجروبانەیە کە تۆ پیات تێپەڕێوی واد لێکا بیت ئەو ئەکادیمی بڕۆنامەش یارمەتی دەرێک بۆ لە ڕووی لەوانێت وەکو ئەوەی بۆ سەقافەتی خۆت بۆ معریفەی خۆت لە مەجالەکەی خۆتە ئیسیفادە لە هەندێک شت بکەی ئەجینا نواندن سرعات نییە بەڕاستی فێری بیت نەمە نانەوایی نییە ئاسنگەری نییە بڵێ من فێرە بم یان لە ماهەدا فێر بووم من ڕێزم هەیە بۆ هەموو ئازیز و خۆشەویستانم بۆ مامۆساکانم طبعا من یەکێ لەو مامۆسا ئازیز و خۆشەویستانم مامۆسا ئەحمەد سالار مەسعود بەدیعە مامۆسا ئازاد جەلال کە ئەمانە هەمویان مامۆسای ئازیز و خۆشەویست و ئەوانە من پەروەردەی دەستی ئەوان بووین ئەوانیش هاوکاری ئێمە بوون لە پێگەیاندنمانە بەڵام پێگەیاندنێکی زیاتر کە زوو بۆ خۆت تەکوین کەیت و خۆ دروست کەیت و ئەوانە ئەو توانایە و توانە خۆرسکەیە کە لە ناخی توایە لە بوونی توایە چونکە ئەگەر ئەوە نەبێ ئەو توانایەتیانە بێ وەکو پێم وتی بەخوا ئەکتەری و نواندن کاری نواندن پیشە نییە بڵێ من فێریە بم ئەبێ بۆ خۆت تاقەکە تیابێت لەبەرەوە من زیاتر لە خۆم تەجروبەکانی خۆم بەشدارکردنم لەگەڵ لە ناو پەیمانگا و هەروەها لە زۆربەی زۆری کارەکانیشم لە دەرەوەی پەیمانگا وا بۆتە یاریدەدەرێک کە من زیاتر خۆم تاسەکەم خۆم نیۆکەمەوانێ و بتوانم بەباشی کارەکانم نواندنەکانم بکەم لە هیچ ڕۆڵێکیش نەترساوم هەموو ڕۆڵێکم بینیوە ئەی ئەو حاڵەتی ناخۆشت توش بێ لە شان و سینەمایە هیچە بووە من جارێکیان لە شانۆگەری حکوومەتی قزماقستانە بوو هاوین بوو بەڕاستی هاوین بوو زۆر زۆر گەرم بوو تقریبا 45 ڕۆژ عەرزمان کرد قاعەکە مستەمر هەموو ڕۆژێ پڕ بووە قاعی ڕاپەڕینش کە نزیکەی 600 کەسی تیا بووە یعنی ڕۆژێک نەبوو چۆڵ بێ کورسیەک بەتاڵ بێ جا بەڕاستی ئارەقم زۆر زۆرە کردەوانێ چونکە گەرم بوو هۆڵەکە بەس ئەو کاتە منبەڕیدەیان دوو سپلێتی تیا بوو سپلێتە گەورەکان یعنی ئیکتیفای نەیەکرد بۆ ئەو هۆڵە گەورە زۆر زۆر ئارەقمانە کردەوە ئەمە بوو بۆ هۆیەوەی کەوە زەختم دابەزێت لە ناوەڕاستی کارەکە بوو سێرمت چاوم ڕەژ بەرچاوم ڕەژ بوو ئەمانە کەوتم کە کەوتمەوەمانام تێگەی ئەکتەرەکان نیانزانیەوە چی بۆ ئەمانە ویان نزانانی خۆ چه جوڵەیەکی ئضافیم کردوەمانە هیچ تر هاتنەوەمانە بردیانمە پشتی مەسرحەکەوانێ و کاتە دکتۆر مۆفەقیش لێوە بوو لە پێشەوە دانیشت بوو ئەیتر ئاویان کرد بە دەم و چاوما و ماستاویان بۆ هێنام و تەقریبی نزیکەی درۆی نەبێ زیاد لە 70 دقە بۆ 20 دقە شانۆگەرێکە وەستا هەتاوەکو تۆزێ ئیتر من هۆشماتەوە بەرخۆم و ئەمەیان ماستا و یابمێ و خەیاری سوێر و ئەو شتانە ئیتر دکتۆر مۆفەقی ژاوتی قاچی بەرزکردنەوە و ئەوانە دوایی هاتمەوە سەر مەسرحەوەمانە و لیان و دەسم پێ کردەوانێ بەڵام کە مەسرحەکە تەواو دیسانەوە کەوتمەوانی کە کەوتمەوە بە پەلەپەل بردیانم بۆ
ئەو کاتە جمهوریەکە بۆ خەسخانی جمهوریەکە لەوێ فاسییان کرد هینیان بۆ کردمەوەمانە زەختیان گوتیان زەختی زۆر دابەزیەوە دەرزیێکیان لیام زەختم بەرز بێتەوە آخر تۆ لەوە پێشیش کە شت بخۆیت و ماستاوی سوێر بخۆیت و ئەمانە بەتەدریجی زەختەکە بەرزە بێتەوە ئەوە بەرز بێتەوارێ و دەرزیێکیش بۆ بکەن تێگەی کاتێکم زانی دەمم قۆرز بوو دەستم قۆرز بوو دکتۆر تامەحوی هاو ڕێزمەیە لێرەوە بۆی فاسی بۆ کردمانە و زەختی وتی کاکەوە زەختی زۆر بەرزەوە چیتان ناوەتی وتی وەڵڵای ماستاومان ناوەتی و خەیارمان ناوەتی و ماستاوی سوێر و چی و ئەوانە و وتی لێرە چتا وتی وڵات دەرزێکمان بۆ کردو بەزەوتی کاکێک بۆ خاتی خۆ چۆن ئەوەتان ناوەتی ئەمە بەتەدریجی وردە زەختەکەی بەرزەکاتەوە ئەو دەرزێشتان لیاوە هەر باشیشە تێگەی کە تووشی جەڵدەی نەکردووە باوەڕ هەبێ ئیتر لە دوای ئەوە 2 ڕۆژ ئیسراحەتم کرد هەرە بۆیە بەردەوام بووینە هەموو ڕۆژێک کە ئەچوومە سەر مەسرحەکە ژیانمە لەرزی ئەترسام تووشی و حاڵەت ناخۆشە پێش ئەوەی شێ لەو شتە ناخۆشانە بوو کە بە حیاتی لەبیرم ناچێ برادریش کەشمان هەبوو تێگەی ماڵە ئاوێ و ئارەقی دەیەکردەوە جا پیان ماشەڵڵای لێبێەوە لە ئارەقەکەش ڕەزیلیەکە من ئارەق زۆرەکە دەوانێ ئەوەی شێ بوو لەو شتە ناخۆشە شتی خۆشی ژەر هەبووە بێگومان لە کاتی تەسویر و ئەوانە لە یاخیبوونی ستارە بوون طبعا من هەموو برادران کڵاشینکۆفەکانیان پێ بوو پاکەتی فیشەکی مختار کوژمان پێ بوو مختار کوژ بوو فیشەکانمان بوو بە هەمویان لە ناو مەخزەنەکە مختار کوژ بووەمانە کاک بەهادینی حالەی مەزار ڕەحمەتی لێبێ تو مەزا ئەو مەخزەنەی من دەریە نابوو مەخزەنێکی خۆی تێ کرده بوو فیشەکی ڕاستی من و کاگەحمە ڕاکەیتوانیتر مەجی دوامانەکەوێت و جەماعەتێکی لەگەڵایە خۆ بەخس بۆ پەلا بەردەکە تێگەی تەقەیان نەگەر کاگەحمە وتێرەمانە جیزەیە بەسەر جیزە هەوە سەردانە کوڕەوتم بۆ خاتری خوا جیزەی چی تێگەی کامێرەکە لە دوور بۆوان تەسوێران کردووەمانە تێ ئەوە نیتر هەر سەوتی فیشەکەکانەوە لە عامەوان ئێمە تەسویر کرابووین کوڕەوتی بە قورئان جیزەی وتم بە حەقی لا إله إلا الله بەلای گوێشکە بنی شاڕۆیشت طبیعی نییە هینە ئاوا سەی دەکەم دانیشکە تەقەلت پشتوانێت تۆز هەڵەسێ یەک ڕاکردە ڕاوا کردو کوڕە بوەرسا کوڕەوتی چییە کوڕەتم بابە فیشێکی ڕاستیمان پێوەنێک ڕایگرن بیکەڵای خوا هەڵاکەچی سەیری مەغزەنەکەی فیشەکانە می ڕاستی چەند تای پێوە نابوون چەندی کۆرە بەسەڵێ پێوەیە پەسەڵێ ئەیناوانە تاکەکەیشی خسە مفرد ئەینا بەم لاو بەو لامانە کاکەچوم کاک بادیم بۆ خاتی خوا بۆ واگەی وتی مردۆ نامرێ بابە حەی بێ باشە کە تۆزەکەی لێڵەسیە زۆر مهمە ئەمە وەکو هین فلیمە ڕاستیەکان ڕاستی دەرەوتمە یەکەر نابێرەوانێ بەڵایت واوی دوایی وای لێ هەوسی قەما پێرەوە دێتە بەغزەرەکەمان بۆ گۆڕی و ئەمانێتە زۆر خۆشی سیر لە ئیشەکانمانە ڕوویە باشە کاک مایر هەر نای جەناب تێنین یاکە تۆ بین یەکسەرەوە بڵێن کاک ئەحمەدیش بەڵێ کاک ئەحمەد جۆڵە بەڵێ لەبەرەوەی من و کاک ئەحمەد تەمەنێکی زۆرە بە یەکەوەین و هەم لەگەڵ هاوڕەکانی کەشمان لێرە و چایان ماژەکەم زۆربەی زۆری کارەکانمان بە یەکەوە بووە یعنی کەم ئیژەیەم مەسەلا بە پەنجەی دەزەژمێرێ ئەگەر ئەوی تیابووێ منی تیانە نەبووم یاگەر منی تیابووم ئەوی تیانە بوو بێ چونکە بەڕاستی ئێمە وا ڕاهاتوین بووینێتە تەواوکەری یەکتری مەگەر ئیشێت دەقێک وا بخوازیێ مەسەلە منی تیانە بێت یا کاگەحمەی تیانە بێت ئەو شتانش بەلای ئێمە ئاساییە ئەیژینا ئێمە زیاتر چونکە لە یەکتری تێئەگەین و کاری نواندنەکەمان زیاتر بە یەکەوە بۆ تەجروبەیەکی زۆرمان هەیە بە یەکەوە دوایەوەش من و کاگەحمە بۆ هیواردا نامێنین ئەگەر تەوزیفاتی خۆشمانە بێ فاتی خۆشمانە بێ دەرچین لە نەسیش جوابی یەکتریینەوانێ لەبەرەوە زۆر خۆشاکتەری باشت لەگەڵا بێ بتوانێ مقابلی تۆ جوابانەوەی هەبێت مثال لە ماڵەکەی معروفە کە 32 حەلقە بوو من 15 بۆ 16 حەلقەی نووسی بوو لە دوایەوە نەز نەما نەخێر نەز نەما بوو شەوانە یەک پەڕەمانە نووسی بە یەکەوانی و لەگەڵ کاگەماوەدا چی بکەین چینەکەی بۆی ڕەبتێکی هەبێ هینێک نەکەین شتێ نەکەین تەزار و بێ دروستکە یعنی بزانین چیمان کردووە ئەو ئیشە جوانە توانم بڵێم لە 150 بۆ 600 ئیرتیجالی بوو هیوار بوو خۆمان دروستمانە کرد لەبەر کامێرە ئەوشە جوانەشی لێ دەچووکە وڵات جوان بوو ماشەڵڵا ئەی ماڵەکەی معروف شتی خۆشی زۆر تیا بوو ئەی بەدەر لەوەی کە ئەوەی کە پیشاندرانە
پشتی ئەوە چی خۆشیتیا وڵی جا ماڵەکەی معروف باوەڕ هەبێ ئێمە لە بەیانی و لە هەشتەوە تەسویرمان نەکرد تاکو دەور و بەری 12 شەو هەموو هەر پێکەنی هەمووی پێکەنین بوو چونکە بەڕاستی زۆر خۆش بوو زۆر جار مەسەلە ئەو وەکو پێم وتە هیوارەکانمان لە پڕ دروستە بوو یەک لۆکیشنیش بوو یەک موقعیش بوو پێ شخصیات بوو لە ناو ماڵێکە زۆر کەم لۆکیشنی دەرەوەی تیا بوو ڕاست ئەو فترێ نەبێت کە بە دوای معروفی باوکمانە گەڕین و کۆمەڵی شوێنی تیا بوومانە بەڵام بەعام لۆکیشنەکان ڕووداوەکان هەمووی لە یەک ماڵا بوو ئەجا زۆر جاجاری وا هەبوو مەسەلە تەڵەشمان بۆ یەکتری ئەنایەوانەیان کڵاوێکمانەکە سەری یەکتری ئەوە کاک بەهادین نووری دەسێ جلی هێنابوو لای کاک عەبدوڵای عەلی بەرزوو بەڕەحمە بێ وتی بیایی چاک بن ئەم جلانە بە قەرزم کردو خواستومە هی کە عەبدوڵایە بەڕەحمە بێ ئاگاتان لێوێ جاو کاک بەهادین دوو جار و حاڵەتەی بەسەر بێن وتی هیچی لێ مەکەن ئێتر کاک بەهادی قسەی نەکردایە باشتر بوو کاک ئەحمەد وتی ئەم جارە ئاوەکەی هێنابی کە لە کۆشی بەهادی ئێتر کە پێشەوەی ئاوەکە بێنم ئەحمە ئەگەر دیقەت بەی لەو دیمەنا زیاد لە 27 جاری عادەبان کردو پێکەنی چۆن پێکەنینێک تو مەزەلە بەر چاوی بوو کە چۆنەوە ئاوا قەڵپێنمە ناو کۆشیوانێ وەڵای ترە و جاریان ڕێک بە سینیەکەوانێ کرد بە ناو کۆشی بەهادیەوە ئێوە باشە بەهادی تۆ بۆ قسەی کورەوتی ماڵتان بە قوڕنێژی خۆ پیاو ناوێت لە قسەیە ڕێکڵایەکەکە نەزەری ئەجا لە هەر لە یاخیبوونی ساری شابوو عینەشت ئەو جلەکانی بۆ کاک بەکر مستەفا هێنا بوو وتی پیاوی چاک بن و جلانەمە قەرزم کردو بۆ کاک بەکر هیچی لێ دەکرد کاک بەهادینی حەلیم بەڕەحمە بێ جا بەس نەبوو ئاوا ڕووی نەکردە ناوچوی بەهادی مجازفەی زۆرە کرد ئەڵا ئاوا فیش داموتی ئەوە دانیان بووە من شوێ خاوەیسە بۆ خۆم عیلاجەکەم ئاوا کڵاشێکەوەی زرم دای پێ بێڵتەکە بەهادی لە پشتۆ کێش ئەبەسەریە هەیو حەیام چوو یاکە پێ بتن ئاگاتان لەو جلانەوێ جاکە عەبدوڵا بەڕەحمە بێ پیاوێکی زۆر جوان بوو کە بەهادین ئەچوو بۆ جلی ئەو بۆ ئەوە بوو هی کاک بەکرد عینەشت باڵاوشتی وەکو ئەو ئەتە زشتی زۆر سەید و سەمەرەمان هەبوو بەڕاستی بەڵابیتر زۆر شت هەیە جاری وایە لە بیرە دەچێتەوە باسیکەی باشە کاک مایرۆڵای حەزەکە منێ پرسیار لەسەر گەنجی ئەوانەی هێشتا ماوین ڕاستە شوێن ناو بابەتانەی فیلمەکانەوە بەس ناڕەحەتی ژیان تا کوای بردووی توانم بڵێم ژیان ناڕەحەتی زۆر تایە هەندێک جار کە تۆ گەر بڵی لە خۆشییا بووم بەڵام خۆشیەکەش بۆ خۆی هەندێک جار دەبێتە بەڵا بووت یعنی ناڕەحەتە دەکات وەکو چی وەکوی کەوا مەسەلە زیاتر لە مەجالە هونەریەکە بابەتی ناوبانگە یان بەڵێ ئەوەیە زۆر جاجاری وا هەیە هەندێک شت هەیە بەداخوانێ کۆمەلگاکە سانسۆریکی خراپ بخاتە سەر کۆمەڵی شت کە مافی ئەو نییە حەقی بۆ نییە مەسەلە مەحاسەبەی شتی شخصی تۆ بکات تێگەی چۆنە ڕۆم چۆنیم چیەکەم چی نابینم کێ بینم لەگەڵ کیادانیشم لەکوێ کارەکەم لەکوێ کار ناکەم ئەوە من حڕی نەفسی خۆمم من گرنگەوەی ئیشێ بکەم مقابلەکەم برینار نەکەم شتێ بکەم مەسەلە تەشیر بە کەس نەکەم شتێ بکەم کە خوا نەکردە بێ ڕێزی بەرامبەر بە بەرامبەرەکەم بکەم ڕاستە هونەر جاری وا هەیە خۆشید ئەیاتێ جاری وایە زۆر شتر پێ بەغرێ بەڵام زۆر شتیشت لێ سەرێتەوانێ بەڕاستی یەکێ لەو شتانە ئەو ئازادیەیە کە تۆ جاری وا هەیە هەر لە خۆتەوە بە بەسیترین شت خەڵک قسە دەکات ڕەخنەت لێ ئەگرێ عاجز نەبووی لە خەڵک لەمە نا من ئەزانی چۆنە لە وەتەی ئێمە فاممان کردوتەوانێ و لە ناوەندە هونەرێکە کارمان کردو و توانی ومانە شتێ بکەین و جێ دەستمان دیار بێت و بڵین ئەمە فڵان کەسە خەڵک بڵێ ئەوە فڵان کەسە یعنی شوهرەتێکە دەبێ ئەبێ خۆت دابنەی بۆ ئەو شتانە ئەبێ خۆت دابنەی بۆەوەی کەوا خەڵک قسەت پێ بڵێ خەڵک ڕێنە لێ بگرێ خەر پاشقولی لێ بگرێ خەر خەنجەر لێبار پشتەوە خەڵک تەشیر ئەوشانە ئەبێت ئێمە لە زمانی کە شکۆڵەوانێ بۆ ڕاهاتوین
زۆر شت هەبووە مەسەلە خەڵک هەر قسەی کردووە جلێوی یاوە ئێمە خەفەت بەوە ناخۆین چونکە چۆنەڵی ئێمە پێی ڕاهاتوین و جاری واژێر لە فیکەی خۆمان تێگەین نەزانین چه قسەیە کات و چنیوەوە ڕاست بەسەوە ئیشی تۆ نییە کاکە تۆ هەندێک شتێ محاسبەی من بکەی تۆ خۆت لەواچە کۆمەڵێ شت هەبێت پێویست بەوە کات تۆ خۆت ئیعادە نەزەڕێ بە خۆت هەبکەیتەوانێ ئەنجا ڕخنە لە بەرامبەرەکە بکرین هەندێک کەسێ ڕخنت لێگرێ زۆر معقول بە شێوەیەکی ئەدەبیانە ڕخلت لێگرێ خەڵکێکی معقول سایمە زۆر جاری وابۆ لە ئیشەکانمانە توانە کاکە ئیشەکانتان دەستە خۆش بەڵام خوا ئێوە ئەوە هجوم مەکەنە سەر یەکتری یان ژنێومەیەن بە یەکتری یان ئەوە مەکەن ڕخنەکەی لە شوێنی خۆیان بوو وەرمان گرتووە جێبەجێمان کردووە یان خەڵکێک هەیەی یەکەی مەسەلاڵێ کاک ماهیر ئەو وای کردو ئەمە چوە فڵان کەناڵ و فڵان کە زەبینێ و ئەمانە ئەوە ئیشی تۆ نییە من ڕێزم هەیە بۆ تۆ من ئەبێ هەموو کەسێ ببینیت کاتێک کە داوا دەکەن کان پێویست دەکات بە تایبەتی ئێمەمانە کاتی خۆی لە زمانی کەشکۆڵە بەڕەحمەت بێ ئێمە کە لەگەلی کوردستان بووین بەڕەحمەت بە بام جەلالمانە بینی ئەندام مەکتەب سیاسیەکانمانە بینی سەکردایەتەکانمانە بینی ئەچوینە هەموو کەناڵەکان نەکەری یەکێتی ئەوانی تریشمانە بینی کەسێت نەبوو ڕخنەیەکە لێ بگری ئێمە ئەبێ بچین بڵین تێگەی ئەو کەسە تا چەند ئاگاداری هونەرەکەتە زۆر جاری وا بۆ فەرماندەیەکی عسکەری یان فەرماندەیەکی ئەمنی کە دانیشتوی نەگەڵێکاکەیەوە لە ناو خەڵکانیەوە لە ناو کۆمەلگان چی بە ئێمە ئەڵێن ئێمە کە بکورتەکانمان چییە ئاخر ئەمە هەستکردن بە مەسئولیەتە بەڕاستی چەندەها جار هەبووە مەسەلە لەگەڵ بەرپرسی سەربازی و ئەمنیا دانیشتوین کەوا شت هەبووە و پێویست بووە بیگەێنی لە ڕێگەی ئیشەکانمانەوە کە باسمان کرد تەڕحمان کردووە توانە کاکە شتە هەیە مانە بەڵێ پێویستە ئێوە بە دوواداچوونی و فعلەن بە دواداچوونیشان بۆ کردوون و ئیجراعاتیان کردووە و خەڵکە بۆ بە ناوی ئاسایشەوە قسەی کردووە خەڵکە بۆ بە ناوی پێشمەرگەوە قسەی کردووە خەڵکە بۆ بە ناوی فڵان بەرپرس و فیسال بەرپرسەوە ئەمانە ئیشی کردووە کە ئێمە شتمان لەسەر کردووە بە دوواداچوونی بۆ کراوە مەسەلە با ئێمە زۆر جار لەگەڵ بەڕەحمەت بەبام جەلالە دانیشتوین و ئەمانە جاری وا بۆ خۆی پێویستیانە فڵان شتێ شتێکی لەسەر بکەن لەو ڕێگەیەوانێ حکمەتی و پیاوە بۆ کە باین کردو توێتەوە فڵان کەس و فیسال کەس ئێوە چیتان کردووە کە شکۆڵ باستانەکان ئەمە سەلیقەی ئەو کەسانەیە خەڵکی بەرپرس لە وڵاتە پێویستە متابع بێت دوواداچوون بکات بزانێ هونەر چییە ئەو بەرنامانە چین خەڵک چۆن باسی مەسەلە دەستگایەکەکە باسی وەزارەتێکەکە باسی شوێنێکەکە کەم و کورتیەکان چیە پێویستە لە ئەوانێ بە دوواداچوونی بۆ کرێ ئاوا بووین لەبەرەوە چوونی ئێمە زۆر تەبیعی ئێمە مەسەلە لەوانەیە من سبێنەیەکی کە ببینم بڵم کاکە تۆ پێویستە ئاوا بکەیت و ئاوا بکەیت ئەی وەزیفەی ئێمە چییە ئێمە هونەرمەندین هونەرمەند ئەو شتانە ئەڵێ کە کەم و کورتین لە کۆمەلگا کەم و کورتیە لە حکوومەتە کەم و کورتیە لە مؤسساتی حکوومەت و دەوڵەتیان بگەێنە بە تایبەتی کۆمیدیاش ئەبوو بە تایبەتی تۆ بە ڕێگەیەکی کۆمیدیاش بە کۆمیدیایشی معقول بەڵام دوور لە تەشیری تیا نەبێ پێویستە هەموو کەسێ ئێمەمانان ئاوای ڕغنەیەگرین کە ڕغنەیەگرین ئەبێ بانگمانە کرد کە بانگشان کردیان بەڵێ ئەمە هەیە چاچیکەن لە خۆمانەوە نەمان کردو ئەبێ قەزێ ئەوە بێ ئێمە لەخوا بە زیابێ ئیمکانیەتی خۆمانمان هەیە و ئیشمان کردووە و داهاتمان هەبوو لە ئیشەکانمان و سودمان بوون و هونەر ئەبێ بەجددی هونەر ئەبێ داهاتی هەبێ هونەر نییە هیچ لە دنیا هیچ شتێک بە بەلاژ نییە ڕاستە تێگەی هونەر وەرزش لە وڵاتی ئێمە یعنی کە تێگەی زۆر جارانێ نەمانە تیجارە دەکەن کاکە بەچی بژینە تێگەی تۆ ئیشەکەت ئەوەیە ئەی کابرا فیلمێکەکە بە مەلاین دۆلاری دەزەکەوێ ئەوە تیجارەتە مەسرحیە لە هەموو دنیا و وڵاتە عەرەبیەکانەوە ئەم هەموو پارەی دەزەکەوێت تیجارەتە ڕاستە کاتێ تیجارەتە کە ئیشەکەت ئیشێکی تافیه بێ پەیامی لە پشتەوە نەبێت خزمەت بە هیچ شتێک نەبێت ڕاستەوە لەبەرەوە من کە هونەرەکەم ئەبێ داهاتم ئەبێت ئەبێ خۆم تەمیلی خۆکە بۆ ئەوەی نەچمە بەرقاپی هیچ کەسێک و منیش کە ئیشم کردووە هیچ کاتێ خۆم هەرزان فرۆژ نەکردووە نایکەم بەڵێ بێ پشتی شێر من بەقەدەر جۆد و ماندووبوونی خۆم و حەقی خۆم و دەورە بینم ئیخراجەکەم ئێعدادەکەم کۆمەڵێ لەسەر شانۆ بۆیاغەکەم زماردا مەفروزە من پشتی شێری خۆم بەرە ڕاستە باشە ئەشێت دیدارێک بەرهەمێک ئاوات لێ بکە مەسەڵەن ئەو هەموو ڕەخنە ماوەی چەند ساڵە تۆ کارەکەی ماوەی چەند ساڵە ئیشەکەی
دیدارێک یاخود بەرهەمێک بکەی بەو شێوازە تەعامل لەگەڵا بکرێ. ئەگەر تۆ بتەوێ 7 ملیۆن کەس لەم 7 ملیۆنە ملیۆنێک کەس سەیرت بکە هەرڵێ ملیۆنە کەس زۆر ناڵێم بەڵێ ئەگەر بتەوێت لەم ملیۆن کەسە بەقەید وسیا 10,000 کەس بەڵێ کە 10,000 نییە 10,000 کەس قسە پێ نەڵێت و ڕغنە لێ نەگرێت و تەشیرە پێ نەکات مانای وجودێتی جەنابتە مانای بوونی جەنابتە. دوای ئەوە لە منی ئەگرن لە فڵان لە فیسال بۆ دیارن دەبا بچن لە شیشکەی بگرن باشن ڕغنە لێ شیشکە بگرن لەبەرەوە من ڕێزمەیە لەوە چی ئەو کەسەتی ئەگەی شتەکانی زۆر نەچوو بێتە ناو خەڵکەوانێ یان ئەو پردە خۆشەویستی دروست نەکرد بێ یان ئەوەی لاقەتە بە قوتەی نەبوو بێ خەڵک باسی ناکە ئەگەر تۆشت نەبی باست ناکەن. باشە خەڵگانەوە بزانن دیدارەکان یا بەرهەمەکان بۆ شخصیە شتی وا بووە شتیا چۆن دەبێ بە حیاتی مەشتی شخصی ناکەین هێڵی سووریشمان لەسەر کەس نییە. دیدارەکانە بەرهەمی هەبووە جان دیدارەکە و بەرهەمی هەبووە ئەو دیدارەی من هەچە دیدارێکم کرد بێ نەک مەسەلە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ کاگێ دریسا یان مەسەلە لەگەڵ کاک باوڵا کاتی خۆی کە دانیشتوین و بانیان کردوین و کۆمەڵی هونەرمەند بووین و چوین باسی شتمان کردو باسی کەم کورتەکانمان کردو تومانە کێشەی هونەرمەند بەوە هەل نابێ بە هاوکاریەک هەل نابێ کێشە هونەرمەندێک ئەساسیەکانی هونەرمەند ئەمەیە پشتیوانیکردن لە کارەکانیان نەبوونی سانسۆر ئازادی لە ئیش و کارکردنیانە دوای ئەوە ئەو جوڵەی کە هەیە پێویستە پشتیوانی بکرێت بەچی پشتیوانی کرێ من ناڵێم بڵێ کاکە وەرە هاوپارە پشتیوانی لە کارە هونەرەکەی بکرێت ڕاست لەوانەیە من ئیشم کردووە چەندها ئێستا چەندها کۆمپانیاڵی کاکمایرتی ئەگەر تۆ ئیشت هەبوو ئێمە سپۆنسەردی من زۆر سپاسیان دەکەم من ناکرێت سا لێرەوە ناوەکانیان بڵێم لەوانەیە ئەسڵا خۆشیان پێیان ناخۆش بێ ئەنەها چەندها کوڕی باش و چەندها کۆمپانیای گەورە تێگەی من ئیش هاوکاری مەکەن کە چوش مەسەلا و دیدارانەمان هەبوو بە باسی شخصیمان نەکردووە کە پێویستمان پێێنێ بەشتی شخصی پێڵین ئێوە ئەبێ بیکەن جوان مؤسسانە ئەو مؤسسەی کە هەیە با خزمەت بە سینەما بکە با خزمەت بە شانۆ بکە با خزمەت بە میوزیک بکە با خزمەت بە گۆرانی بێژ بکە داعمیان بکەن بڵێن ئەوە ئێمە یەکەم جار پشتیوانی دانەکەین بۆ کارە هونەریەکەت بێ زەحمەت بۆ ئەوەی تۆ لەسەر پێی خۆت بۆسیت ڕاست ئیتر لە دوای ئەوە ئەمە نییە من ئیشە بکەم و جاریش کە بڕۆمەوانێ بڵێم وڵا ئیشەکەم فەشەلی هێنا ئادێت خوا یارمەتیم بە ناشتیوانی ڕاستە ئەگەر ئەوانە پێویستە دەعم بکرێن بەم شقڵە دام کردێن نەک مەسەلا بچیتە لای هەچ کەسێ وەڵاهی بۆ خۆیان تا ئێستا سیارم نییە و بۆ خۆیان کرێچیم و بۆ خۆیان ئەوەم نیم و مەعاشم نییە و تەقاعودیم نییە و تێگەری یعنی هونەر ئەبێ خۆی بژێنێ ئەبێ هونەرمەندەکە ئیسیفادە بکا لێی ئەبێ داهاتی هەبێ ئیتر سینەمایە شانۆیە میوزیکە یعنی شێوە کارە ئەبێت شێوەکاری وایە بێ تێگەی تابلۆکەی بە دنیای پارە بفرۆشێ ڕاستە لەخوا بە زیابێ ئێستا ئەو شتە هەیە یعنی خەریکە ئەو شتە خەریکە دروست بێ من دیدارەکان کە ئەوتومانە کەم و کورتەکان مەخسۆتە بەردەم بەرپرسان ئەوەی کەوا ئێمە وتو بێتمان شتی شخصیمان نەبووە ئەمەمان وتووە تێگە ئیتر ئەیکەن خۆیان قازانجەکەن ناشیکە خۆیان قازانجەکەن بەڵام ئەو کاتە ئیتر هونەرمەندیش نابێ احتیمات کاتە سەر ئەوە خۆی احتیمات کاتە سەر خۆی و بەرهەمەکانی وابێ بەرهەمەکەی بۆ جەماوەر بێ جەماوەر ڕاکە بە دوایە تامەزوی بینینی کارەکانی بێت و بلیت ببڕێن وڵای بەداخەوە کاک مایر لێرە هەندێک جار کە کۆمەلگاکە بەو شێوازە ڕاتووە ئەبێ بۆ نمونە جۆرێک لە پارانەوە یا جۆرێک لە بکەوتە ناو بارودۆخێکی ناخۆشەوە بکەوتە ناو بارودۆخێک بڵێن ئەمە فەقیرە هەست و ئەساس و عاتفەی کۆمەلگاکە بجوڵێ ئەو ساڵێنەوە یارمەتی بدەن و یا با بڕواقەینە ئەمە پشتگیری بکەن نه بەس لەوە چێ مەسەن دیداری جەنابەت یا بەرهەمی خەڵکی تر بۆ بێ زیاتر هەم خۆی و هەم کۆمەلگاکەش با بەرەو پێشەوە شەرت نییە مەسەن ئەوەیە کە خەڵکێک لە دانیشتووە لە بەردەم سۆشیاڵەکەی خۆیان بە بیرێکی تەسک بیری لێ بکاتەوە من حەزەکەم هەموو هونەرمەندی تر بە هەموو بوارەکانەوە لە ئەرسێکی ئەوەنە بەرزابن بە حیاتیان احتیاجیان بەوە نەبێ بەرپرسێ حکوومەتی وەزارەتێ کەسێک تێگەی دامیان بکە بەڵێ ئینشەڵڵا بۆ ئاواتەوەم هونەرە ئەو کارە هونەریانی کەیکەن لە ئاستێکا بێ ئەسڵ احتیاجیان بە کەسە نەبێ بەڵام یەک شتی تریژەیە بینەری ئێمە ئەبێ بۆ خۆی بینەر پشتیوانی هونەرمەند بێ بەڵێ نەک مەسەلە موسسەیەک نەک بەرپرسێک بینەر بەچی پشتیوانی هونەرمەند دەبێ بە دامی کارەکانی کۆنسێتێکەکە بچێ بلیتەکە ببڕێ
کاکە ئێمە ئەم خەڵکە بەم ڕۆژگارە ئەم هەموو پارەیە خەرجەکرێ بەشتی بێمانە یعنی ئەبینین مەسەلە تێگەی پارە ڕوا بە نێرگە لە پارە ڕوا بە وحدە پارە ڕوا بە نازانم تێگەی جگەرە و چی و چی و کە ئەمانە هەموو شتێکن تەنها زەرەر لە خودی ئینسانەکە مرۆڤەکەیان بەڵام مەسە ئیسیعدادی ئەوەی تیانە بۆ نمونە ئەگەر کارێکی سینەمایی یەکرێ من 50,000 کەس هەڵێم 50,000 بچێ بۆ سەیری فیلمێک 50,000 بچێ بۆ سەیری شانوێک تێگەی 20,000 کەس بچێ بۆ 10,000 کەس بە چەند ڕۆژێک بچێ بۆ سەیری کۆنسێتێک بزانە هونەرمەند وەزعی باشە بێ یان ئەبێ خەڵکی ئێمە خەڵک بینەر پشتیوانی لە هونەرمەندەکانی بکات بەچی بەوەی کەوا تکتێک ببڕێ سەیری کارەکەی بکات وەکو ئەوەنەی جاری وایە لە کافەیەکە دێک 10,000 دینارە بێ 15,000 دینارە بە نێرگە لێ یان 10,000 دینارە بە کافێک ئاخر ئەمانە هەمووی مەسرەفە یعنی هیچ کەسێک نییە ئەمڕۆ ڕۆژانە بەلایەنی کەمەوە 15,000 خەرج نەکات 10,000 خەرج نەکات دەی لە ساڵێکا کاکە شانۆیەکێ فلمێکێ کۆنسێتێکێ دوان هەیە سیان هەیە لە ساڵێکە تۆ لە ساڵێکا کاکە سێجا بچۆ تکتێ ببڕە بچۆ بۆ فلمێ بچۆ بۆ شانۆگەریە بچۆ بۆ یاریەکی بینی دوو تیپ بزانە وەرزشکاری فەقیرە مێنێ بزانە هونەرمەندی بێدەرامە دەمێنێ نامێنێ ڕاست مەهماکان کارەکەشی ئەگەر خراپێت تۆ چۆ دەعمی بکە ئەو کاتە ئەو کەسە ئیتر هینەکە خەتاکەیەتە سەر هونەرمەندەکە خۆی کە نەیتوانیوە کارێ بکە بینەرەکە بۆ خۆی ڕاکێشێت نابێ هونەرمەند بچێتە بەرقابی هیچ کەسێک ئەبێ هونەرمەند کارەکەی لە ڕێی بینەرەوە دەعم بکرێت بینەرەکانمانەوە بینەرە ئازیز و خۆشەویستەی کە هەمیشە تامەزوو هەمیشە بینەری جوانەیە هەمیشە بینەری جوانەیە بۆ شانۆ بۆ سینەما بۆ کۆنسێت بینەرمان هەیە بینەرەکانمان لەخوا بە زیابێ ئەمەنە تامەزروی کاری هونەرین لەخوا بە زیاب بڕۆ سەیری وەسعی مەسەلە جنوب بکە یعنی هیچ هەموو شتێک وەستاوە ئەو جوڵە هونەریە لە لای ئێمە لەخوا بە زیابێت نەوەستاوە خەڵکێکیشەیە ڕەخناگرێت خەڵکی زۆر باش و بەڕێز و خۆشەویست و بە وەفا و دڵسۆزمان هەیە تۆ چاو لەوە مەکە کۆمەڵی خەڵک قسە ئەوانە چەند فئەیەکن پێشتریش باسم کردووە یا هەیە بۆ دوای قەرەباڵغیەکەوێ یا هەیە حوبە زوهوری ڕەغنە بگرێ هەیە پەیجی سێبەرە هەیە کۆمەڵی تەکەتولاتە بەداخەوە ئەمانە ڕەغنایەگرن ئێمە بەوانە شەوانێ ئێمە ڕەغنەکانی ئەمە قوبوڵە بەڵام بە ویژدانەوە ڕەغنە بگرن یعنی ئەو شکاندنی یەکە بەسە ئیتر کۆمەلگاکەی ئێمە بەرگەی ئەوە ناگرێت ئەم سۆشیال میدیا ئەمانە وای لێ هاتووە ئێستا لەگەڵ ڕێزمە هەندێک شت هەیە خەریکە شتەکان هەمووی ئەبێتە جنێو ڕاست جنێوی ناشیش بەبێ سەبەب هەرچیەکەی بەبێی سەبەب جنێوێک پێدا هەر پەلاماری هونەرمەندیش نییە هەموو چین و توێژە پەلاماری وەڵڵا لە کەسایەتی ئاینیوە بیگرە هەتا هەمووی پەلامارێگەیە ڕەخنەی جوانەگرێت خەڵکی زۆرمانە بۆ ڕەغنەی گرتوەڕەخانیشی لە جێگەی خۆیان بۆ ڕەخنەخۆشە وەریشمان گرتووە ئەو کەسەشی کە ڕەغنەی ئەو تەشیراتانەیەکە بۆ ئومێدە لەوە ئەچێت شتێک لە دڵیا هەبێ لەوە چێ کاتەکەی فەڕابێ لە شوێنێکتر عەزێت ویست بووبێ لە هەموو شتێک ئەو قسانەیە کات و ژنێوەیات و ئەمانە و بە ئومێدەوەین ئەو کەسانەش ئیشەڵڵا بتوانن بیر لەو شتانە بکەنەوانێ بیر لە شتی باش بکەنەوانێ بۆ لە کەسێکی بەسوود لە کۆمەڵگا ئەمەش ئومێدەوارین ڕەخنە ئەگرێن ڕەخنەی بنیادنەر بگرن وڵا ڕەخنە زۆر خۆشە ئینسان لەگە ڕەخنە نەگریشتیوە چۆنە ڕاست یەکەم و کورتینی یەکەم و کورتی هەموو ئینسانە من کەسێکە بینم لەوانەیە خەڵکێک توێگەی پێی ناخۆش بڵێت توێگەی بۆ ئەوت بینیوە ئیتر ئەو لە چ ڕوانگەیەکەوانەیە یان بۆ چوتە بۆ چوتە فڵان تەلەڤیزۆن ئەی کاکای لەکوێ منیش بکەم منبەرەکەی من تەلەڤیزۆنە سەرشانۆیە شاشەی سینەمایە هێڵی سوورم نییە بۆ هیچ کەسێ هێڵی سوورم نییە بۆ هیچ تەلەڤیزۆنێ بەس ئەوەی خۆم قەناعەتم پێیەتی ئەوە یەکەم بۆ چ تەلەڤیزۆن ئازادم حەقیش نادێ بە خەڵک قسەش بکە ڕەخنەش بگرێ یان مەسەلەن چۆن پێویستە خەڵک ڕەخنە لێ نەگرێ جاری وا هەیە هەندێکەیە بغرابێت ڕاستە مەغروور تێگەی ئیتر وای لێ ئەسڵەن نەوانەیە مەرحەبا هیچ کەسێک وەڵای کاک مایر مەسەلەن ئێستا جەنابە پیاوێکی دیاری یعنی هونەرمەندێکە گۆرانی بێژێکە کەسایەتێکی سیاسیش هەک چێ بێ
مادەم دەرکەوتی لە شاشە و بەناوبانگ بووی ئەبێ خۆش بڕۆن حەقی خەڵکیش لەسرە ئەبێ یعنی خەڵکە بێ ڕغنت لێ بگرێت ئاسایە بەس حەقی خەڵکیش لەسەر ینی زۆر ئاسایە هونەرمەندە جاروایڵە منە مەژیانی لە سۆشیال میدیاکەی با باس بکەم لە سۆشیال میدیاکە و کۆمەڵک شت ئەکا کە لەوانەیە لەگە کۆمەلگان نەگونجێ ئەڵە وەڵام منە مەژیانی شخصی خۆمە ئاخر ژیانی شخصی چی ئەگەر شتەکە بۆ شخصی خۆتە بڕۆ بۆ شخصی خۆت هونەرەکە بکە بۆ شخصی خۆ گۆرانی بڵێ کاکە کە تۆ هونەرمەند بووی ئەبێ احتیفاسکەی بە هونەر کەسایەتی هونەریەکەتەوە من پێشتر بە هەندێک شت وتم من تۆ کاتێک بۆت هەیە ڕغنەم لێ بگری کە بزانی من غەڵەتم کردووە ئەو کەسەی کە هەندێک شت ئەکات وەکو هونەرمەند بە تایبەتی لە بوارەکەی خۆیان کۆمەلگای پێ برینارەکات دابوونەریتی کۆمەلگاکەی پێ برینارەکات خەڵکی پێتوڕێەکات بۆی نییە بڵێ من تۆی لاقە چێ بەسەر بنەوانێ ئەی تۆ هونەرمەندیت هیچ نەبێ احتیفاز بە کەسایەتی هونەریەکەی خۆتەوە بکە چۆن بە خەڵگەڵی تۆ نابێ ڕغنم چۆن من سەلەم من غەڵەتی بکەم نابێ خەڵک ڕغنم دەستی خۆش بێ ماهر حەسەن غەڵەت دەکا ڕغنەی لێ بگرە تێگەیتە ڕغنەکە هەر چۆنیە گەگرێ خەڵکێگەیە بە شێوەیەکی ئەدەبیانە ڕغنن لێگرێ خەڵکێکی ژەیە زۆر بە زەقی زۆر بە تووی ڕغلت لێگرێ حەقیان بە هەردووشی ئەو چۆنەیگرێ ئەو لەوەیە چێ بەو شکڵ ڕغنە بگرێت خەڵکیش کە زۆر بە نەرمی و بەهێمنی ڕغنت لێگرێ ئەبێ هەردووشیان قوبوڵکەی کاکە تۆ هونەرمەندی یعنی چی تۆ من بێم مەشاعری مقابلەکەم برینارکەم و شتێکی قۆڕ بکەم و شتێکی ئەوە بکەم کە غەیری دابوونەریتی کۆمەلگاکەم بێت و تەشیرکردن بێ وەڵامە ژیانی شەخصیە و تەشکیلکردن بێ بە مناڵ و تەشیرکردن بێ بە دین و تەشیرکردن بێ بە شخصی تایبەت لێت قوبوڵ ناکرێت ڕاست تێگەی ئەنجا سەرباری ئەوەش کە تۆ شتێک ئەەکەی لەسەر شخصیەتی هونەری خۆت دەکەوێت تۆ پێ دەڵێ تۆ هونەرمەندی عیبە تۆ ئەوەکەی وەڵاهی ئەگەر مای حەسەنیش عینە شتی کرد من پێویستە پێم بڵێن تۆ ئەمە کردو غەڵەتی قابل هەمومان غەڵەت هەمومان قابلی غەڵەتی لەوانەیە من دنیای غەڵەتم ئەبێ بە خۆم دەزانم یەکێک لەکە کە تۆ غەڵەتی ئەمە غەڵەتەوە غەڵەتە ئەی پێم بڵێم ناجا تۆ چی مەحاسەبەمەکەی ئەگەر شتێکم کرد کۆمەلگاکەی وروژان وەڵای بێ بۆشتی زۆر مادەم جەنابە مولکی خەڵکی و بۆ خەڵک قسەکەی ئەو حەقی خەڵکیشمان حەقی لەسەر بێ ڕغنە قوبوڵکەیت بە خراپەکانیشیوانێ و بە چاکەکانیشیەوە ئەو دەسەکان خۆشەکان مایرەجە حەزەکە من پرسیاری تر بکەم لەسەر کۆمیدیا باش کۆمیدیا توانە کۆمەلگا بگۆڕێ کۆمیدیای مانادار کۆمیدیای پڕپەیام باڵێ تەسیرێکی زۆر زۆری سەیری چاپلن گەنج شۆڕشێکی کردووە چاپلن ئێمەش بە کۆمیدیا بێگومان نەتوانین کۆمەلگا بگۆڕین ئەوەی لەناو کۆمەلگایە کەم و کورتیە تۆی خەیتە ڕوو بەڵام بە شێوەیەکی کۆمیدیا دوور لە تەشیر خەڵکیش لێت وەرەگرێت پردێکی خۆشەویستیش دروزەکەیت لە مابین خۆت و بینەرەکەتا ئەم پردە خۆشەویستیە وا ئەکات ئەو کەسێک کە هەڵەکەی کردووە یا ئەوەی کە تۆ تەرحیەکەی توی خەیتە ڕوو هەز بەخۆی بکە ئەوە لە خۆیان ئەبینێتەوە بەڵێ کۆمەلگا چاگەکات تێگەی کەم و کورتیەکان چاگەکات مەسەلا دەسەڵاتەکە کەم و کورتیە بێ لە ڕێی کۆمیدیاوانێت تۆ ڕغنەی لێگری وەکو وتم ئەبێ ئەو کاتەش بەربرسە دەسەڵاتە موسساتە دوای بکەوێت بڵێ ئەمە باس کراوە زۆر شدەیە لە هەموو کەناڵەکانە تێگەی لە ڕێی پامنێرەکانەوانێ یا لە ڕێو بەنامانەوە کە ئەگرێ ڕغنیانە بە دوواداچوونی بۆکرێت چەند خۆشە مەسەلە جادەیەک تێگەی بازەگرێ پامنێرێکی گەێنێ خێرا چاکرێت چەند خۆشە معنای وایە تۆ توانیت ئەو موسسەیە بجوڵێنی کە ئەم کەم و کورتیە دەیە ئەم نوقسانیە دەیە ئەمە هەیە خەڵک پێتاقەت بۆ بڕۆ چاچیکە لە کۆمەلگا ئەو دیاردەیە هەیە ئەو هەڵسوکەوتە ناشرینی هەیە چاچیکە بەرپرسیەکەتی و ئەمەت هەیە باسی ئەەکەی بەڵام نەک شخصی بیزا دەوست کەسە بەعام باسی شتەکەش بۆ نمونە کاک مایر مەسەلەن لە ناو کۆمەلگایە حاڵەتێک ڕووەدا لە ڕێی کۆمیدیۆ تۆ مەسەلەن فیلمێک دروستەکەن درامایەک یا مەقتەعێک دروستەکەن مەسەلەن توان جێگەدەن تالیقێگەدەن ئیتر یاکل بابەتەکە ناو کۆمەلگایە هەیە زۆر باوە یا دەسەڵاتە یا بە جۆرێک لە جۆرەکانە ئەی کۆمیدیای ئێستا و گەنجی ئێستا چۆنە لە کۆمیدیایە ئێمە گەرباسی کۆمیدیا بکەین وەکو پێشتریش ئاماژەم پێەیە
کەم کەسەیە بتوانێت کاری کۆمیدیا بکە و کەمیشن لە لای خۆمان زۆر بەکەمی بە پەنجەی دەزەژمێرێوانی کە کۆمیدیاکەن. جاران هەموو کارە کۆمیدیانەی کە یەکرا لەبەرەوەی ئەو کات قەزەیەکە بوو، مەسەلەیەکە بوو، پێش ڕاپەڕین ئیشەکان هەم ئیشی جادە بوو، هەم ئیشەکان زۆری کۆمیدیاژە بوو لە پێناوی مەسەلەیەک و قەزەیەکە بوو. خەڵک زۆر تامەزوریە بوو لە ڕێی کۆمیدیاوە تۆ ڕەنەش دەگرت و شتەکانیشی ئەپێکا. لە دوای ڕاپەڕین کە دروست بوو وەسعێتێک کە هاتە پێشەوانێ وەکو بوو خۆمان نەزانین هەتاوەکو ئێستاش کۆمەڵێ ئەکتەری گەورەی باشمان لە دەستدا بەداخەوانەیە کۆمیدیا لەوانە بەڕەحمەت بێ مامۆستا کەمال سابیر، کاک حاجی مەشی، مامۆستا تا خەلیل، دوایەوە کۆمەڵێ ئەکتەری زۆر باش لە بواری کۆمیدیا ئەمانە هەریەکەیان بۆ خۆیان بەڕاستی جێگەیشی دیاریان هەبوو لە کۆمیدیا. ئیشەکانیش کە یەکرا بینەرێکی باشی هەبوو و پەیامێکی زۆر گەورەشی لە پشتەوە بوو بە پێی بار و دۆخ و زروفەکەی ئێستا. ئەوانەی کەوا لە ناو کۆمەڵگا هەیە و دیاردانی لە ناو کۆمەڵگا هەیە ئەو کەم کورتیانەی مەسەلە لە ناو حکومەت و دەسەڵات و ئەمانە هەبوو هەمووی لە ڕێگەی کۆمیدیا و تەڕاکراوە لە ڕێگەی بەرنامە کۆمیدیەکانەوانێ باس کراوە. ئێمەش بۆ خۆمان بەشێک بووین لەو کۆمیدیای و کارمان لەسەر کردووە و پەیامێکی گەورەی لە پشتەوە هەبووە. ئێستا کەمترە، ئێستا شتەکان سەیرەکەی نییە بەداخەوانێ بۆتە ئەوەی کەوا قسە فڕیان خەڵکانێکمان هەیە توانایکی باشیشیان هەیە بەڕاستی کۆمەڵی ئەکتەرمان هەیە لە بواری کۆمیدیا توانایکی باشیان هەیە، بەڵام لەوەچێ لە ڕووی کوالیتیوانێ لە ڕووی فکرەوانێ لە ڕووی چیرۆک و لە ڕووی ئەو پەیامانەی کە پێویستە لە کۆمیدیاکە هەبێ تۆزێ بەلاوازی کاری بۆ کرابێ. و ئێمەش کە ئیشەکانمان کردووە هەر هەمووی ئیشی باش بوون لە ئیشی خەڵکیکە کەم ناکەمەوانێ هیچ کاتێک، چونکە ئەو ئیشانە ئەبێ بکرێت ئەبێ نەوەستێنرێت، یعنی کارەکان نەوەستن، ئیشی خۆماڵی بێ باشتر وەک لەوەی تا باشە ئیشی بێگانی بکەیت. باشە ئیشی کۆمیدیا ئێستا کاڵ و کرج نییە کاک ماهیر ئەوانەیە ئەزانی چۆنە کام و کاڵ و کرچێکە لەوەیە چێ بۆ دەقەکە بگەڕێت دەقی شانووی باش نەبێ، دەقیش تەسیری هەیە. ئێمە یەکێ لە کێشەکانی ئێمە و سیناریوی باشمان نیە، دەقی شانووی باشمان نیە لە بەردەستانیە. ئەوەشی کە هەیە پەنابراوە بۆ کورداندن، ینی تەرجومە کراوە وەرجێڕاوە بۆ کوردی و ئەمانە ئیشی باش بوو. ئەوەی لە سۆشیال میدیا کرد کۆمیدیا کاک ماهیر ئەوانەی بەعزێک ناوانە ناشتە بابی کۆمیدیاوانێ ئەوانە ناوانەی چی کاک ماهیر پیاوشی لە کۆمیدیا سەر تۆپیان خەتای خۆمان چێیانی خەتای بینەرە، خەتای بەکارهێنارانی سۆشیال میدیایە، یعنی بەجددی ئەی بە فۆزایە و ئەو مەرگە سات و ماڵوێرانی کە هەیە لەم سایت و لەم پەیجانە و ئەمانە وای لێ هاتووە، یعنی شتی زۆر بێمەعنایتیایە کاکە ئەوانە ناشنە بابی کۆمیدیاوە بەخوا، یعنی هیچ کاتی ئەوانە پێی ناڵێن کۆمیدیا بە شانووی جوان، بە فلیمی بە بەڵند و بەرز، بە درامایی مەسەلا دراما لە ئاستێکی زۆر بەرزا پەیامدار بێت، ئەمانە ئەشنە بابی کۆمیدیاوە، بەڵام هەم فکری تیابێ هەم پەیامی تیابێ هەم کاری نواندنی جوانی تیابێ دەرێنانی جوانی بۆ بکرێت لە هەموو لایەنە هونەریەکانەوانێ تەواوکەری یەکتری بن، یعنی هەموو چکە هونەریەکان ئاوێتەی یەک بن، نەک بەو شکڵی ئێساتێ بەداخەوانێ ئەوانە ناچنە بابی کۆمیدیاوانێ. کۆمیدیا بێ دەقی هەبێ، ئەبێ مەسەلا فکری جوانی تیابێ، چیرۆکی هەبێ کە کاری گەورەی بۆ بکرێ، زۆر بە شێوازێکی جوان و پرۆفشناڵانە کاری لەسەر بکرێ. ئەمە کۆمیدیا نیە نوکتەیەک و یان تێگەی جوڵەیەک و یان شتێکی بێمانە لێدان لە یەکتر و گاڵتەکردن بە ڕەفیق و دۆ بەداخەوە ئێستا ئێمە وشانێ زۆر ئیشی جوانەیە کاکە بۆتە نان و ئاوی خەڵک شەو ڕۆژ لێ یاتەوە، یعنی بەیانی هەڵەسێ لێە ئێوانە هەڵەسی ئەبێ ئیش ئەوە ئاوا بێ
هەمیشە لە زاکیرەی خەڵکا بمێنێتەوە کە نەمایوانێ معناوایە تۆ کارێکی سەقەتت کردووە کارێکت نەکردووە بینەرەکەت هەزمی بکە بینەرەکەت تێر بکەیت بەڕاست ئێستا گۆرانەکانی حەسەن زیرەک بۆ هەتایە خەڵک لای ماوەتەوانی لە زنیایەتی مامۆستا کەریم کابان هەموو ئەو هونەرمەندە گەورانە ئەبێ هونەر ئاوا بێت ئەبێ سینەما شانۆ دراما ئەبێ ئاوا بێ نەمر بێ بمێنێتەوە لەبەر چاوی خەڵکا بێ شتە جوانەکانی لەسەر زمانی خەڵک بێ خەڵک هەمیشە لێی باتەوانێ خولە چەقماقە و لانەوازان چ لە بڕۆ لە مێژوە هەموو خەڵک لێ هاتەوانێ تێگەی ماڵەکەی معروف کە ئیشێک بووە لەوانەیە هەموو تا ڕۆژ نییە و هەموو ئەو بینەرە ڕۆژ نییە خەڵک لەبەر چاویانە بێ لێ نێهات هەمووی لێ دێت تێگەی پەتریپۆت فانتەلۆس نامەکانی ئەشراف ئەمیشانە بەجددی کۆمیدیا ئەبێ وابێ لە ئاستێکا بێت هەمیشە خەڵک نییە بە دوای بگەڕی و سەیریکە باشە باسی ئەو فیلم و درامانە کرد کاگمایر و ژیانی خۆش خۆی لە ڕووی دەرونی ئەڵەن کەسێکە خۆی زۆر پێیەکەنەیە یا خەڵکە خاتە پێکەنین لەوانەیە لە ناخی خۆی زۆر دڵخۆش نەبێ جا تۆ خەڵک زۆر ئەخەیتە پێکەنین ئەوجا خۆ دڵخۆشی ئەو هەیە ئەو پێکەینەوە هەیە ئێمە ئەلحەمدولیلا ئەتوانم بڵێم ئەو دڵخۆشی و پێکردیان نەمان زیاتر لە کاتی کارکردنە هەمانە ئەویش بە حکمی ئیشەکەیە بەڵام لە دەرەوانێ زۆر جاجاری وا هەیە بازە شتێکی ئەمەنە قێزەون ئەبینیت ئەمەنە شتی نادروستێتە بەرچاوە ئەمەنە مەسەلا کۆمەڵێ ڕوودا و قسە و باس و هەواڵ و هەڵس و کەوتی خەڵکی و مقابلەکەت و یەکتر شکاندن و چاڵ هەڵکەندن و پشبەردانی یەکتری ئەبینی ئەمانە ئازارەدێ ئەمانە وای لێکە ئەو خۆشیشی کە ئیبینی دیسانەوە سەر لە نوێ لێ دەربێنێتەوە لەبەرەوە ئەو زیاتر هونەرمەند ئەو حسەی هەیە یعنی ئەو مەعاناتەی هەیە ئەو شتانی ڕۆژگار ئەزیەتی زۆرەیات ئەو شتانی کە ئەیبینی و ئەیبیسێت و ئەمانە زۆر بریناریەکات و وای لێکات کە یعنی هەموو خۆشیەکانی لێ بسەنێتەوانی هەرچەنە ئێمە لە خوا بەزیابێ سواز بۆ خوای گەورە ئەو خەڵکە ئازیز و خۆشەویستە ئەوە نەبەڕێزن ئەمەندە جوانن بەقەی هەموو دنیا ڕێز حرمەتی ئێمە ئەگرن ڕەخمی بۆتە مای خۆشحاڵ ئەوە هەچی ماندووبوونەکە دەیە حەسێتەوانێ ئەیگاوای تەلەفۆنتان بۆ ناکەم قسەکانتان خۆشە وڵی زۆر خۆشە خەڵک زۆر ینی خەڵکی ئاسایی هەیە زۆر جار لە شعوری لە دڵپاچی خۆیوانی بازە شتێک گەڵێت بەڵێ تو نابێ ئەوە بکەی بە نقطەیە بڵێ وڵاغۆ فلان کەسە قسەی پێوت باوەڕ و قەناعەتێ بێجاری وایە ئەمەەی تۆ خۆشێ نازانێ تعبیر لە خۆشەویستیەکەی هەروەزان لەسەر ئەو شاشەی هەر ئەوەیە جاجاری وایە ئێمە باسە زەلابێک ئاوێنی کۆرە وەرە بە قوربانی خواتە کۆرە خواگای لێ ئەوە نەم خۆشەوێن کورە ئەو قسە قۆڕانەی ئێوە نەبی ئێمە وڵا قسەکانمان قۆڕدی ئەجا خەڵکیش تێکەڵاوە دەبێ بە ڕاستیە بێت تۆ ڕێز لەو خەڵکە بگریت تۆ خۆشەویستی و خەڵکەیەگەی کە تۆ یەشتوانێک جاری وا هەیە مەسە لە خەڵکیێک کۆمنتێکی ناشری باوەڕ هەبێ لە 1970 خەڵکە بێ بە پارێزەر بوت وڵا ڕاست تێگەی ئەوان جواب بدەین و لە بەری خۆ جوابیتەوە وەسیفەی هونەرمەندیش نییە بە ڕاستی بۆ جوابانە و جواب مێرەوە خەڵک قسە ئازادە چیت پێڵێ بابیڵێ قسەت پێڵێ تەشیرت پێیەکە ڕەخنەی معقولت لێگری هەمووی وەرگرە بەس نابێت جوابی خەڵک بیتەوە وڵا ڕاست ئەوەی ئەمما لەکوێ بۆ هاو کاکمای لە دەقا هورە چیا وتم بەڵام ئەو مەشەدی هینەکە بوو ئەوەی کابرای وازام ئەنجومەنەکە بۆ لیانەژادوەمانێتر بەحسا ئەمە وەسفی زۆرەکات و چی ئەمانە وجا لەناو کۆمەڵگا زۆر شدەیەتەوە تەمسیلی هەموو شتە دزیێوانەیەکی کە لە کۆمەڵگا هەیە ئەو شتانی کە بازەکەی ئێمە تەرحێکەکەین هەمووی هەیە زۆر جاجاری وا هەیە یەکی وەسفی یەکێکە ئیتر ئەی باتە چیەگەی بەرزیەکاتەوانێ دنیای بەرزیەکاتەوە بۆچی لەبەرەوەی وازانێت تر ئیشەکەی لەگەڵ یاڕوە بەڵام کاتێک کە ئەزانێ مەسلحەتەکەی لەگەڵانیە ئیتر نییە 180 پلە هەڵەگەڕێتەوە ئەو مەشەدە لەسەرەوە بووگا کاگازات وایە و پیاوی چاکە و ئەمەیە و ئەوەیە و ئەمە دوو کەلیمە قسەیان لەگەڵا کردو ئەمانە و بعد کاتێتە سەر شتی وەرەسە و مڵک و سامان و ئەمان و ئەڵێەوە بخۆیتەوە یەک سێڵێتی ئەگەی
ئەڵێ ئەوە ئەڵێر کاکەی خۆتان هەڵتان نەمژارد و خۆتان دەنگتان پێ نەیا و خۆتان نەتاوت پیاوی ئێ وتمان پیاوی چاکە بەس ئەماکیشم وت ئەمما یعنیشی ئەمە یعنی هەمووی بەدوایە خراپە گەندەڵا ئەوەیە ئیتر نییە ئەمەی کە تۆ تەمسیلیەکەی ئەوە شتەکانی ناو کۆمەلگایە یعنی شتێک ناکەین ئێمە لە خۆمانەوە ئەگەر نەیبینین نەیبیستین بەرجۆمان نەکەوت بێ زۆر شتیژێتە ناتوە نابێ احتیماتکەیتە سەرەوەی کە بەرجێت کەوت کۆر بەڵام فعلەن کە تۆ دوایەکەی متابعەکەی کۆمەلگایەکەی تۆ ئەنوا شتی لەگە کاک ئەحمەد ئاچیتانێ کاک ئەحمەد جوڵە چیمان نییە وەڵا من بۆ هەموو بۆ تازیە زۆرەچم ئێتە تازیە بین ناسم و نەی ناسم ئەچم بەلایەنی کەم و ئەگەر فریانەکەم ئەگەر لە ناو کوردستانە نەبم یان لە دەرەوەی سلێمانی بم یان ئیشێکم هەبێت نەمپەرژێتە سەری ئەیژنا بەلایەنی کەمەوانێت دوو تازیە هەرەچم ڕۆژانە مڕۆ بۆ 5-6 تێگەی ئەنجا کاک ئەحمەد ئەویشیەت تێگەی ماوەیەک مەشغوڵ بووەماناوی و تۆ بەدزی منەوەشی بە تازیە بەدزی تۆ راوچێ با فڵان کەس پێ تۆ مایلمان بینیەوە لە فڵان تازیێت پیاوی چاک بە وەرەوە دواوە تۆ مەناتی جا ئێمە تۆزێ بۆ تازیێش تێگەی کە سەیری کە ئازاین چۆنە یاخوا هیچ کەسێ تازیەی نەبێت بەڵام کاتێکیش کە تۆچی بۆ تازیە بەجددی تازیەکان ئەمەنە دوورن مەسەلە ئیتریەکێ لە مەغریبەیەکێ لە مەشریقەیەکێ لە تێگەی ئەمسەرەیەکێ لە ئەو سەر و جادەش بۆ ئیزدیحامیە من هەموو جارێگەڵێ مەڵێم زۆر جاری وایە ئەگە فریان نەکەوم ئەڵێم بەو کەسانانم بە گەورەی خۆیان بمان بۆ برن چونکە تازیەکانەوەنە زۆر جاری فریان ناکەین 6 تازیە ئەگەر فریا بکەویت یاخوا کەس تازیە نەبێ خوای گەورە ئەگەر ئێمە فریای بازە تازیەک ناکەوین نییە بە گەورەی خۆیان لێمان ببورن و وا لە مردوەکانیان خۆش بێ جا ئێمە مەفروزە بۆ وجودمان لە ئەندێشتا هەبێ لەگەڵ کاک ئەحمەد ئەچین بۆ زۆر شوێن هەیە چین جاری واژەیە مەسەلە بەخوا بازە شتێکەیە پێویستەکە خۆتی لێ بزیتەوە تازیە ناڵێم هەندێک شت دەیە پێویستەکە خۆتی لێ بزیتەوانێ یعنی وا باشە نەچی باشترە تازیە ناڵێم شتی کە هەیە ئێمە تۆزێ احتیباز بە هەندێک شتەوە کەین و ئەمانە بووە کەشی تازیە جاری واژەیە کە لە چین بۆ تازیەتەکەی کاکە سیرەکەی نییە خەڵک دەسەکەی بەدەمێ پێ کەشی تازیەکەی گۆڕن تازیەکەی گۆڕین وەڵات جارێکیان وەسام یەک دوو جاری باسم کردووە بەخوا بام جار لێرەوە باسی کەمەوانەیە من لە تازیەک دراوسێکما ئەمری خۆی کردبوو بە ڕەحمە بێ من و دوان لە دراوسەکانمان ڕۆشتین تر هێشتا نەیاشت بوو تێگەی وتیان کاکە نیوەڕۆ بوو تێشینە ماڵەوە نانەخۆین و یەینەوانێ بەش کوتاو کاتە بیشۆن و مەلاشیەت و نوێژی لە سەرکاتوە وتمان باش هاتینە دەرەوانەیە وەڵا سەیرەکەین پیکابێ شووتی وەستا بوو پیکابێ شووتی جا سەر ئەو مزگەوتی ئێمەش تۆزێ ئاوا لێژە جا دەکەی جا دایما و پیکابە شووتیە لەوێ ئاوەسێ پیکابە شووتی لەوێ وەسا بوو دەرگاکەی کردبوو شووتی قەڵا کردەبوو ئەتە و دکتۆر و مامۆستا مەحموود لێرە و چایان ماجەکەم تی وەڵا ئەمێ شووتیە بکڕم وتم ڕاوەسە منیش ئاوا شووتێکە دەسم لێ یا و دانێکەمە کرد و دوانەمە کرد و دەف لێ دانێ بە خۆسەر شوتێکی باشە دەیە وەڵاسیان چوارێکم تاقی کردوانێ یەک دانە دەسم بەد لە ژێرەوە ڕاکێشم ئەوی ڕوخان شووتی بۆ هاڕێی نەکرد لەگەڵ هاڕێ کرد و هەرەوە نەم ئەوە پەلاماری 5-6ێکمان لەسەرەوە شووتیژە ئەوە چڕاگەوی کەپس کرده بوو مامۆستا مەحموود مەجموعەیەکی کرد بوو دکتۆریش مەجموعەیەکی کرد و کابرای شووتی فرێژ سەیری کورە وتمە یاوا دەوەرە فرێ کورەوتی چی فریاکەم ماڵە ئەوە بێ هەموو شووتی خوارەوە وتم مامۆستا گیان وەرە بە قوربانە وا خنکام کورەوتی چی خۆ حوتم لە باوەشایە ئەتێ حەوهەش شووتیشکە هەڵایەتە دوایی وتم کاکەوە چەندەکە وتی بەخوایەک دینارێ وتم بەخوا شتیوانێ وەڵا 5,000 وتم چەند وتی وەڵا 5,000 بەسێ 5,000 مایە و وەڵا چوینە ماڵەوە هاتی نەوانێ وە نییە نوێشتەواو ببووە مالە زەرا لە تە شووتی بەدەست ئەو شووتی بەلە دەفرۆشن کۆرەوەتی وەڵا ناڕەسە لێ بۆ لە خۆی پەلامارە شووتی گیاوەتێکی زەرری لەو قڕفەسەرەیە جا ئەو شووتیانە سەر بەرەو خوارە ڕۆی لە خوارەوە ئاسایشێکی لێ و خواگەی لێ ئەو خۆ خۆیان بۆ پەناتی حازەکرد ئاوایە لەکرد شووتەکانیان لەکردەوانێ ئەوە مەسەلەی
تازیێوبانەش زۆر ڕوویە و بە تایبەتیش لە کاک ئەحمە و هەر کاک ئەحمەد باسی ناکرێت. دەست خۆش بەخێر بێ. قوربانتم. باشە کاک مایر گەنجی ئێستا جەناوە بۆ ناڕەحەتیا تێپەڕی بۆ عەزێتا تێپەڕیوی ماوەی نزیکەی 6 ساڵەوە هەوڵت دەی ماندوو بووی ئەنوا عشانە و دیوە ئەنوا ساردی و گەرمی و دیوە گەنجی ئێمە ئەزان کە کاک مایرە بینێ سەلەم حاڵە ئیتر ئەی ژێوێ مەسەڵەن یەکسەر زوو پێ بگا ئەوجا گەنجی ئێستا چۆن پەرە بەخۆی بدا؟ من لە 79 دەستم کردو بە کاری هونەری. لە 79 بەڵێ دا بزانە چەند ساڵەکە کاتایان عمال مەسرح کاری شانۆ لە سەر مەسرح پاکردنەوە و پشتی سەر مەسرح و بلیت فرۆشتنی شانۆ چی ئەمانە ئەوانە هێناومانە بە گەرما و بە سەرما و بە جوودی خۆمان و ئاوا هێناومانە یعنی زیاد لە 47 ساڵ تاتوانیومانە بەماندووبوونە تاتوانیومانە ئەمڕۆ ئەم بینەرە بۆ خۆمان دروستکەین. بەڵام من ناڵێم مەسەلە گەنج ئەبێ وەکو ئێمە 47 ساڵ ڕەنج باوە نەهات جاری وایە گەنجی وایە ئەمەنە داهێنەرە هەر بە کەمترین ماوە ئەبێتە کەسێکی زۆر زۆر داهێنەر کەسێکی زۆر زۆر ناوازە یعنی وێنەی نییە لە زیرەشیە لە هەوڵڵانیا لە ئێتەهەر یەکە و لە بوارێکە ڕاست هەموو گەنجێک ئارەزووی هەبێ ئەمڕۆ شتەکان زۆر فەراهم کراوە. ئێمە کاتی ئێمە ئەبوایە بما خوێنایە ئەبوایە کاسبیمان بکردایە ئەبوایە التیزاماتی گەورەکانمان جێبەجێ بکردایە ئەبوایە لە ماڵی شەوانی جاری وای لە ماڵی شۆیشیان پێکردین بەخوا گشتیان پێین و قاپشیان پێشتین بۆ مناڵێمان ڕۆ بکەونان بێنەوە ئەوە بێنەوە ئەوە بێنەوە ئاسە بڕۆ گشتێکا لەویا بە یعنی مناڵی ئێمە ئاوا بوو ئەوە نەبووە نایکەم نەبووە ناتوانم و نایکەمەمانە. بەڵام ئێستا گەنجی ئێسا و ئەوەی کەوا ئیتر وردە وردە پێ ئەگات و لە وەزعەکەت تێ ئەگات یعنی بەداخەوە زۆر شدەی دایک و باوکی ئێستا بە تایبەتی سوتاوە بۆ ئەو لای هەرچیشی بێ بۆی دەستەبەرەکە یعنی نایڵێ نوقسانی بێت یعنی ئەو هەموو شتە باشە لەبەر دەستایە حەقە وەڵای گەنجی ئەمڕۆ هەمووی داهێنەر بووە لەوانەیە پێی بڵی بەچی ڕاستە تێگەی لەوانەیە کەم و کورتی هەبێ کەسێک نەبێت دەستی بگرێت کە کەسێکی داهێنانە بەڵام خۆ ئەمە ناکاتەوەی کە تۆ کۆڵ بیت ناکاتە ئەوەی چاوەڕێبی بیکەن بەدەمتەوە نابێت هەوڵ دەیت و بەردەوام نابێت ئەبێ خۆت هەوڵ بی ئەبێ چاوەڕوانی دەستی کەس نەکەیت چاوەڕوانی ئەوە مەکە خەڵک بێت بکەویت پەلێ بگرێەوە هەڵت سێدێتەوە ئەمڕۆ دنیاکە وای لێ هاتووە گەنجی ئەمڕۆ لەخوا بەزیابێ ئەقلیان معریفەتیان توانایان تێگەی سەلیقەیان ئەتوانم بڵێم باشتر ئیشەکات زەمەنی ئێمە کۆمەڵیە زۆر زۆر نەهامەتی و نەبوونی و گرانی و سەختی ژیان و ئەمانە مەجای هیچ شتێکمان نەبووە یعنی دابەش بووبووین چۆن وەکو کاڵێ بووم بە 50 کردەوە چی بکەم ئاوا بووین یعنی نەشە دەتوانی بڵی نایکەم ومێدەوارم گەنجی ئێستا هەمووی گەنجی جوان هەمووی گەنجی ئازیز گەنجی خوێنگەرم زۆر خەڵکمانەیە و زۆر گەنجی جوانمانەیە لە هەر یەکە و لە مەجالێکا بوونەتە کەسێکی داهێنەر زۆریشمان هەیە یعنی بێهیوا بووە ئەبێت چی بکەیت ئەو بێهیوایە چیت لێکات نە ئەبێ شەڕکەیت ئێمەش وەختی خۆی شەڕمان کردو ئێمەش وەختی خۆی بە هەموو نەبوونیەک تا ئێرەمان هێناوە تۆژە بێ شەڕکەیت تۆ بێ شەڕی دەستەوەی خە بکەیت تێگەی بڵێ ئەوە نییە ئەوە نیە ئەوە نییە ئەبێ خۆت شەڕ بکەی قوتی خۆت پیاکەی ئەبێ شەڕکەیت هەیەگەی ئەوەی کە بەرامبەرەکەت هەیەی تۆش بەدەسیبێنی بە ڕێگەیەکی شەریفانە منافەسە بکە کەوتیت سەر لە نوێ دەست پێ بکەرەوانێ هەموو کەسێک وایە هیچ کەسێک ئەگەر ببیتە کەسێکی دوو لە ڕحازی خراپ و کەسێکی بێکەڵک و وا لێبێ ئیتر بێتان ببیت و نەتوانی خەڵک بێزار بێت لێت و کامیان باشترە ئەووا لێتر دەبێت ئینتیحاری نەفسی بکەیت نە کە تۆ چاوت دەبوو دەست دەبوو توانان دەبوو ئەقلت هەبوو تێگەی شتێکت تیا بوو پێویستە خۆتی تیا بدۆزیتەوانی و پەرە بەخۆر بێ واز لەوە بێنە خەڵک یارمەتی نایە
فڵان مؤسسە هیچت بۆ ناکە ئەو بۆ ناکات تۆ ببە بەشت خۆی بدواتە ئەگەڕێ کاتە خەڵ خۆی بگەڕێ خەڵک ئەگەڕێ ئەوشم بۆ بکە تێگەی کۆمپانیاڵی وەرە ئیشم بۆ بکە بەرپرسێگەڵێ کاکە توم توانایی تۆ چی وەرە بە من ئیسفادە لێ بکەم مؤسسەیەگە توانێت کەڵکت لێ وەرگێ بەڵام تۆ دا منیشی تو تێ ئاوا سی بکەی بڵێ بە قوربانی خوای ژیان بۆ منێ خوا ئەڵێ لە تۆ هەرەکەت لە من بەرەکەت ڕاستە ئەبێ ئاوا بێت هەمومان وامان بوو وا بۆ مەرحەلانات تێپەڕی ڕاستە ئێستا زۆر شدەیە لە ژیانە تۆ تۆبوحی تۆ زیاترە ئێمە چی وەڵامەوە ئێمە بەس وەرگمان تێ بووە تێر وایە خەممان نەبوو هەمبەرگر هەبوو خواخوام و بیکەمە دوو هەمبەرگر ئەمە نەخۆش بوو بەلامانەوانێ خەمەکەمان بەسەوە وەرگمان تێبێ ڕاستە ئێستا تۆ زۆر شت هەیە لە ژیانە و لە بەرچاوتەوە حەزی لەکەی تۆ محتە هەو بێ ئێ بەچی ئەو بێت غێر بە هەوڵان غێر بە کۆڵنیان ئەبێ بەوە هەر بێ ئومێدەوانم گەنجی ئەمڕۆ ئەو توانایی هەیە لە شتی سوودا بەکاری بێنێ بتوانێ خۆی دروستکە بتوانێ بەرەنگاری ژیان بێتەوە بەرەنگاری شتە سەختەکان بێتەوانێ کۆڵ نایەت هیوادارم و پەیامانەی جەنابەتەوان ئەم پۆدکاسانە زیاتر گەنج گوێگری هیوادارمە و ئەزمونانەی تۆش بێتە پەیامێک بۆ ئەوان تۆ بۆ ناڕەحەتیا تێپەڕاوی دەستەکان خۆش بێ کاگمایر هەندێک پرسیارە لی یەکەم هەر بەیەگوشە جوابم بەرەوە بەس بەیەگوشە ئەگەر دڵم گرتی جواب بدەیم دڵیشم نەگەر ئەوی دڵگیرە هەمووی دڵگیرە کوردستان یعنی خۆت بوونی خۆت کە کوردستان نەبوو تۆ چیت بوونت چییە کوردستان یعنی بوونیەتی تۆ سلێمانی ئەوەی کە ناتوانانی بۆ لەحزەیەکیش من لێ دوورکەوم سلێمانی نابێ دوورکەیتەوە سینەما و فیلم ئاواتی منە ئەوەی کە ئەمەوێ لە ژیان مەکەماومە تیابەتی بێن ئای کۆمیدیا خۆراشێکە بۆ چۆنەڵی حەوانەی پێشی مرۆڤەکان کۆمیدیا پەیامێکە کە بتوانیت خۆتی لەسەر بنیادنەی کۆمەڵگایەکی تەندروستیشی لەسەر دروستکەی ئەحمەد جۆڵا عزیزی میسڵ سەگانە خۆش بە کاکمای زۆر خۆشحاڵن ئەمڕۆ لە پۆدکاستی ڕوانگە بووی لەگەڵ گەنجینەکەمان جەنابشی یەکیشی لە گەنجینەکانی ئەم نیشتیمانە زۆر خۆشحاڵی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سەلامەت بیاخوا بەخێر بێ دەستان خۆش بێ ماندوو نەبن سەلامەت بیاخوا کۆتایەکەمان بە نامەیەکە بۆ ناو گەنجینەکە پەیامێکی جەنابتە بۆ ناو گەنجینەکە و بۆ خەڵک قەت خۆت بەکەم مەزانە و چاوەڕوانیش لە کەس مەکە ژیان چاوەڕوانی تۆیە گەر نەگۆڕیت دڵنیابە دەدۆڕیت